هەرچەندە هەبوونی بیابان سروشتی بێت وشکبوونی زۆنگاوەکان هۆکارە لە زیادبوونی ڕووبەری بیابانی. ئێرە نیشتیمانی بەلە مەڕەسەنەکانە لە عێراق. زۆنگاوەکان بەشێکی گرنگن لە سیستەمی ژینگەی عێراق، بە جۆرێک هۆکارن لە کەمکردنەوەی ڕاماڵینی خاک، جێگیرکردنی کەنار دەریا و پاراستنی چەندین جۆری زیندەوەر و باڵندە. ئێمە 500 ساڵ دەبێت هاتوونەتە ئێرە. لەم زۆنگاوەین و ڕاو و بژێویمان لێرەیە. ئێمە کۆچەرین، پێشتر لێرە خەڵک بەڕاو دەژیان، جگە لە ڕاو هیچ نەبوو. هەروەها ئەم قامیش و زەلەیش ئێستا لەم ساڵانەدا کەمی کرد. کەمی کردووە؟ کەمی کرد. کەمکردنەکە چییە؟ داهات نەما، ئەوەیشی نەڕۆیشت، ئاژەڵەکانی زیانیان بەرکەوت بەهۆی نەمانی ئالیکەوە کە گران بووە. هەموو شتێک گران بووە. ئێستا 1 تۆن ئارد بە 600 و 700 هەزارە. ئێرە جەبایشە لە پارێزگای زیقار، ئەوەی دەیبینن دیمەنی وشک بوونە. چەند ئەو وشک بوونە زیاد بکات ڕێژەی بە بیابان بوون زیاد دەکات. لەگەڵ زیادبوونی ڕێژەی بە بیابان بوون، ئاراستە و هەروەها وزەی خۆڵبارینەکانیش زیاتر دەکات. لێرە بەتەنها ژیانی مرۆڤەکان لە مەترسیدا نییە، بەڵکو ژیانی ئەو گامێشانەشی لێرە دەژین لە مەترسیدایە. زۆنگاوەکان پشتێنەیەکی ئاوی گرنگن و خراونەتە لیستی ناوچە سروشتیە پارێزراوەکانی عێراق. سنووری زۆنگاوەکان لە شاری سەماوە لەسەر ڕووباری فورات و شاری کوت لەسەر ڕووباری دیجلە درێژ دەبنەوە، بە دووری 150 کیلۆمەتر لە باشووری شاری بەغدا تاوەکو کەناراوەکانی شەتڵ عەرەب لە بەسرا، بە جۆرێک پێک دێن لە 3 گروپ. زۆنگاوی حەمار کە دەکەوێتە باشووری ڕووباری فورات نزیک لە شاری ناسریە، ڕووبەرەکەی لە نێوان 2899 کیلۆمەتر دووجا بۆ 4500 کیلۆمەتر دووجا دەبێت. زۆنگاوی ناوەڕاست دەکەوێتە باکووری خاڵی بەیەک گەیشتنی ڕووبارەکانی دیجلە و فرات، ڕووبەرەکەی 3000 کیلۆمەتر دووجا دەبێت. زۆنگاوی جبایش دەکەوێتە ئێرەوە. زۆنگاوی حوێزە دەکەوێتە ڕۆژهەڵاتی ڕووباری دیجلە و درێژ دەبێتەوە تا سنووری نێوان عێراق و ئێران، ڕووبەرەکەی نزیکە لە 3000 کیلۆمەتر دووجا. نەبوونی سیستەمی بەڕێوبەری لە سەرچاوە سروشتیەکانی عێراق ئاماژەکانی گۆڕانی کەشوهەوا خێراتر دەکەن. بەشێک لە کێشەکانی عێراق پێویستیان بە چارەسەری نێودەوڵەتی و هەماهەنگیە لەگەڵ وڵاتانی دراوسێ. بەهۆی ئەوەی سەدا 70 ئاوی عێراق سەرچاوەکەی لە دەرەوەی خاکی عێراقا، ئەمە پاڵنەرێکی بەهێزە لە تەک ئاڵۆزیە سیاسیەکانی عێراق. کێشە ژینگەییەکان و کەمبوونەوەی سەرچاوەکانی ئاویش ناسەقامگیری زیاتر دروست بکەن. بەپێی راپۆرتێکی زانستی کەمبوونەوەی سەرچاوەکانی ڕووباری دیجلە بەهۆی دروستکردنی ئەو بەنداوانەیە کە لەلایەن وڵاتی تورکیاوە دروست دەکرێن. ڕووباری دیجلە دووەم درێژترین ڕووباری باشووری ڕۆژئاوای ئاسیایە کە سەرچاوەکەی لە باشووری ڕۆژهەڵاتی وڵاتی تورکیادایە. درێژیەکەی 1718 کیلۆمەترە. بەپێی توێژینەوەیەکی پەیمانگەی مێدیتێریان بۆ توێژینەوەی هەرێمایەتی، بڕی ئەو ئاوەی لە ڕووباری دیجلەوە دەهاتە ناو خاکی عێراق
لە 20.5 بلیۆن مەتر سێجا کەمی کردووە بۆ 9.7 بلیۆن مەتر سێجا.